بینەرە و بیسەر عزیزەکانم لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنێکن سڵاوی ئێمەتان لێ بێ و ئەم کاتتان باش. ئەم جارە ئێواری سلێمانی تەرخانمان کردووە بە باسکردن لە ئەزمموی فۆتۆگرافەرێکی بەتوانە کە پەیج و ئەکاونتە تایبەتەکانی خۆی وەکو ماڵێکی خنجیلانە لێ کردووە بۆ نمایشکردنی فۆتۆکانی. ئەیەوێت لە چاوی زوومی کامێراکانەوە سروشتە جوانەکەی کوردستان و هەموو جیهانمان پیشان بدە. ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز کاکە ڕاوێش عوسمان کە بەڕێزیان فۆتۆگرافەرە قسە و باس بکەین لەسەر بەشێک لە وردەکاریەکانی کاری فۆتۆگرافەری و تایبەتتر وردەکاریەکان لەبارەی کارە تایبەتێکی خۆیەوە کە سروشتی هەڵبژاردووە. کاکە ڕاوێش سڵاوت لێبێ بەخێربەی سەرسەر و سەرچاو سوپاس بە ئەوەی کە ئەمڕۆ لای ئێمە میوانی. سەلامەت بن، خۆش بێ. سوپاس دەکەم. سەرەتای پرسیارەکانم پێم خۆشە لەوێەوە دەست پێ بکەم کە کەی دەستت بەوە کرد کە ئیتر پێویستە تۆ بە فۆتۆگرافەر یاخۆت کەی هەستت بەوە کرد کە تۆ جیاوازتر ئەتوانی فۆتۆ بگریت؟ بەڵێ تەمان سوپاس بۆ دیمانەیە. هەڵبەتە کاری فۆتۆگرافی من ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 8 ساڵێک کە لەو ماوەیە من زۆر خولیایی تەڵۆن پێشتر کاری وێنەکێشانم زۆر کردووە و دایکم و باوکم پشتیوانە بوون لەو ڕۆ کە بەردەوام وایان لێکردم بەشداری پێشانگایی وێنەکێشان بکەم ئیتر هەم لە قوتابخانە بێ یاخود لە دەرەوە بێ. وردە وردەوای لێ هات کە هەستەکەم ئەمە تمۆحەکەم لەوە زیاترە کە خۆم لە بواری فۆتۆگرافیا بینیوە لە بواری کامێرایە بە تایبەتی با بڵێن. ئیتر لەو کاتەوە من بەردەوام تەوان سەرەتا کامێرایەکی بچکۆلانم کڕی و لە باڵندە و یاخود با بڵم لە وردە زیندەوەری بچووکەوە دەسم پێ کرد کە دوایانە کەوتم باخە و باخ بۆ وێنەگرتنیان لە دوای ئەوردە وردە بە پێی تێکەڵبوونم لەگەڵ فۆتۆگرافەرانی ترا بە پێی بینینی کاری فۆتۆگرافەرانی تر لە سۆشیال میدیاوە کە ئەو بۆ من پشتیوانێکی زۆر باش بوو. وردە وردە چوومە ناو بوارەکەەوە و دەسم پێ کرد. زۆر باشە. بزانم کە باس لەوە کرێک کەسێک فۆتۆگرافەرە هەمیشە باز لەوە کرێت کە گۆشەکان بەورتر ئەبینن لە چاوی ئەوانەوە زۆر ئیشەکە جیاوازتر دەرئەکەوێت. لەوانێ من وێنەیەک ببینم بەلامەوە ئاسایی بێ بەڵام کە وێنەگرەکە باسی ئەکاکە لە گۆشەیەکەوە ئەم وێنەی گرتووە بە هەمان بۆ مەبەستێک گرتوێتی یعنی لەوانەیە لە لای من شتەکە زۆر جوانتر ببێ. بزانم تۆ چۆن بوو لەو گۆشەیەکەوە مەسەن سروشتت هەڵبژار بۆچی سروشت و ژیانی کێوی زیاتر هەڵبژارد؟ بەڵێ خۆی هەڵبەتە با بڵێن لە کاری فۆتۆگرافیە بەشێکی زۆر لەو فۆتۆگرافەرانی کە دەسەکەن بە کاری فۆتۆگرافی ناچارە بن کە مادیەک بەدەست بهێننەوە کە هەموو فۆتۆگرافەران پیا تێپەڕێون بەگشتی ئەویش بە دەستێنانی با بڵێن مادیە لەو ڕۆ. بەڵام ئەوەی کە من بەڕاستی خولیان بوو حەزم لێ بوو و زۆر کەمیش بوو لە کوردستانە کە ئێمە سروشتێکی بۆ شێوازە تێر و تەسەلمان هەیە سروشتێکمان هەیە کە بەڕاستی لە هیچ شتێکی کەم نییە تەنها لە گواستنەوەی نەبێت تەنها لە پاراستنی نەبێت. بۆیە من هەڵم بژارد و کارکردن لە با بڵێن فۆتۆگرافی سروشتە و زۆر قورسە لە بوارەکانی تر بەڕاستی کە من خۆم نایڵێم چەندەها فۆتۆگرافەری ترێڵێن کە کاری تیاکەن و کارەکانی تریشم تایپەکانی تریشم تاقی کردوتەوەوانێ. تایپەکانی تر زیاتر لە چی بۆ ئەوانەی کە تاقی کردوتەوە؟ تایپەکانی تر لە کاری بکوزاوایە بووە باشە با بڵێن مۆدێلین لە پاشان کاری ڕکلام بۆ شوێنە گشتیەکان بۆ ڕێستۆرانتەکان بۆ ئێستاشەوە کۆمەڵی کلاینتی زۆر تایبەت و براندمان لە ژێر دەسایە کە با بڵێن مەنیجمنتیەکەین بەڕێوەیە بین. لە پاشان بۆ کاری کلیپ و بۆ گەورەتر کاری فیلم کە وەکو دایرێکتەر کارم کردووە وەکو ئەسیستان دایرێکتەر وەکو کامێرەمان کار لە بواری سروشتە و ژیانی کێویە بووە. چۆن بۆ ئەو بیرۆکەوە پێم خۆشە پێش پرۆگرام باست کرد بزانم چۆن بۆ ئەو بیرۆکە ئاوا فیلمی مەسەلەن دوکۆمنتارە و ئیشانە بکەی تایبەت بێ بە سروشت کێ یارمەتی دەرت بوو؟ بەڵێ هەڵبەتە وەکو فیلمەکان کە من بەشداریم کرد کۆمپانیایەک بوو کە ئێستا نازانم بەڕاستی کۆمپانیەکە مابێت یاخودنا کۆمپانیایەکی کوردی بوو کە جیاواز لە کۆمپانیەکانی تر کاریانە کرد ئەوان لەسەر سروشت و ژیانی کێوی دۆکومنتکردن کاریانە کرد. هەر لە ڕێی سۆشیال میدیاکەمەوە کە کارەکانیان بینی بووم بانگێشیان کردم و چوومە ناویانەوە وەکو کارکردن و دەستمان کرد بە دروستکردنی فیلم دەستمان کرد بە ڕیکۆردکردنی ژیانی کێوی لە کوردستان بەگشتی لە سنووری سلێمانی. ئیتر لە پاشان بەو شێوازە گەشتینەوەی کە فیلمەکان یەکدانە نەبێت دوان و سیان و چوار و تا شش دانە
زۆر باشە هەروەژی هیوای سەرکەوتن. چاوەکەن. بزانم کاتێک باسی کاری فۆتۆگرافەری ئەکەین بە تایبەت بۆ سروشت هەمیشە وایەتە بەرچاوان و هەرواش بووە کە مەترسی هەیە بۆ نمونە ئەم کارێتەوە بۆ نمونە لەوانەیە بۆ چەند فۆتۆیەک تۆ چەند ڕۆژێک لە شوێنێک بمێنیتەوە ئەمە هەم ئەرکو وام تێچوویەکی زیاتری ئەوێ بزانم ئەو مەترسیانە چین زیاتر بۆم باسکەی کە لە کاتی ئیشکردن و کارکردنەوە بە تایبەت لە کاری فۆتۆگرافی بۆ سروشت یەنە ڕێگەی تۆ. بەڵێ هەڵبەتە وەکو تایپی فۆتۆگرافی سروشت بەڕاستی پێویستی بە کۆمەڵێک پێداویستی هەیە کام پێداویستیانە لە ڕووی نرخەوە زۆر گرانن باشە و لە ڕووی مەترسی ژیانی خۆش لەوانێت تۆ من هەموو جارێکەڵێم ئەگەر هەر کارێک مەترسیتیانە بێ ئەو کارە جیاواز نییە باشە لە هەر تایپێکا بێ باشە و فۆتۆگرافەر بەوە جێ ئاکرێتەوە کە جیاواز ببینێ کە کەسێک بێت گۆشەنیگای خەڵک بخوێنێتەوە گۆشەنیگای کارەکە بخوێنێتەوە لە پاشانی شەکە بکە ئەگەر هیچ با بڵێن ئەزمونێکی نەبێت لە بوارەکەیە وەکو خەڵکی ئاسایی ئەوی ژوێنەکەگری و ڤیدۆکە ڕیکۆرد دەکەن وەکو بابەتی سروشت تەمان پێداویستیەکان کە گرانن لەگەڵەوەشا قورسن پێم خۆشە باسی پێداویستیانە ماوەکە بزانم چی بێ لەگەڵ فۆتۆگرافەر ئەگەر بیۆ لە بواری سروشتا کار بکە پێویستی بە جلوبەرگی تایبەتە بێت و لەگەڵەوەشا سەرەتا پێویستی بەوە بێت کە لایەنە ئەمنیەکان ئاگادار کاتەوە بڵێ من کەسێکی وام ئەم کارە ئەەکەم بخوا نەخواستە دوو ڕۆژی تر لە سروشتا یاخو لە شاخێکە پەکێکەوە تووشی کێشەیەکە بێ لەلایەن شوانە بەڕێزەکانەوە بێ یاخۆ دانیشتوانی گوندەکان بێ ئەنی ئەتوانێت با بڵێن خۆی دەرباسکە لەو ڕۆ سەلامەت بێ لە پاشان وەکو پێداویستی کامێرە تەوانە ئەمە جیالەوەی کابێ خواردنی پێبێ ئەگەر بێ بمێنێتەوە و بەردەوام خواردنی پێبێ باشترە خوا نەخواستە پەککەوتنێکە یاخۆ شتێکی لەو بابەتە لە پاشان پێداویستیەکانە کە لە ڕووستاندەوەیە لە ڕووی کامێرای زۆر کوالەتی بەرزەوەی لە پاشان لێنزی زۆر کوالەتی بەرز چۆ لێنزانی کە بەڕاستی کە هەیە کاری سروشت ناکە بەگشتی و لەگەڵەوەشە لێن نرخیان زۆر گرانە لە کوردستان و لە عێراقیشا زۆر کەمن ئەمە خۆمێکێکم لەوانی کێسە بە دوای لێنزێکاکڕم دەسم ناکەوێت لە عێراقیشە هانام بردۆتە دەرەوە داوام کردووە کە بتوانن بۆم بێن و من کاری پێ بکەم لە پاشان هەموو ئەمانە پێویستی بە فۆتۆگرافەرێکی بەهێزەیە ئەبێ فۆتۆگرافەرەکە لە خۆبردوو بێ و بەدەست و برد بێ چونکە ژیانی کێوی بابەتێک نییە بڵێ بێ زەحمەت بۆستە با ڕسمەکەت گرم یاخود بۆ سەبا ڤیددیۆیەکەت بکەم ئەو ژیانی خۆیەکە تۆ تەداخلی ژیانی ئەوەکەی بۆیە بێت تۆ ڕیکۆردیکەی ئاگاد لێبێ نیترسێنی هەوڵبەی ئیدامە بی بەمانەوەکەت لە شوێنی خۆتە تاوەکوی کە بتوانی کارێکی باش و جیاوازت دەستکەوێت بزام سروشتی کوردستان تا چەند لەبارەوە و ئاژەڵانی کە هەن لە سروشتی کوردستانە تا چەند تۆ سوودە لێوەرگرتوون تا چەند لەبارە بۆ ئەو کارەی تۆ بەڵێ سروشتی کوردستان هیچی کەمتر نییە لە سروشتی وڵاتە زۆر بەناوبانگەکان کە ئێمە حەزەکەین لەوێ بین یا ئاواتی بۆ خوازین بەڵام کێشەکە لێراوێ ئێمە قەدری نازانین و هۆشیاریەکان هەیە بەڵام بەو ڕادەیە نییە کە لە ڕێگەوە بێ بەڕاستی سروشتێکمان هەیە کە ئەتوانم بڵێم زۆر زۆر دەوڵەمەنە لە ڕووی دیمەنەوە لە ڕووی زیندەوەرەوە کە تایەتی بەڵام ئیترەوەیە پاراستنی بەڕاستی لە ئەرکی ئەمێ چونکە لە سەرزەویان مرۆڤ باڵا دەستەنەوە گاژەڵەکان زۆر ڕاستە بزانم بۆچی زیاتر بەرهەمەکانت فۆتۆکانت لە سوۆسیال میدیا و لە ئەکاونت و تایبەتی و مەسەلەن پەبلیکەکانی خۆت زیاتر بڵاو ئەەکەیتەوە هۆکار چییە مەسەلەن هەر لە سەرەتای مەسەلەن دەست بەکاربوونت وەکو فۆتۆگرافەرێک و مەسەلەن سەرەتای کارەکانتە هەروە هاتوویت حەزەکەی هەر زیاتر لە ڕێگەی سوۆسیال میدیا و بەرهەمەکانت بڵاو بکەیتەوە خۆی بەڕاستی سوۆسیال میدیا هۆکارێکی سەرەکی بۆ زیاتر ناساندنی کارەکانی من بە حکمی خەڵکی ئێمە بەکارێنێ بەو شێوازار چەنە من یوتیوبم هەیە وێبسایتم هەیە بەڵام ئەوانە زۆر کەمتر بینەری هەیە بۆیە پەنام بردوتە بەر فەیسبوک و ئینستاگرام لەگەڵەوە شەبڵاوکردنەوەی کارەکانم لەوێەوە بەڕاستی حەزەکەم فۆتۆگرافەرانی دەرەوەی کوردستان و عێراق کارەکانی من ببین و بێنە کوردستان و عێراق بۆ ئیشەکان من ئەو تەمەحەم هەیە
هەرچەندە سوپاس بەخوا ئێستا فۆتۆگرافەری تر دەستی پێ کردووە کە دەستخۆشی زۆریان لێ کردوم بوو لە ڕووی کارەکەی منەوە لە ڕووی بینینی کارەکانی منەوانێ ئەوانش دەستیان کردو بە کاری فۆتۆگرافی سروشت و ژیانی کێوی من بۆ زۆر دڵخۆشم بەڵام لێرەوە پەیامەم هەیە بۆیان کە جیاواز بیر بکەنەوە و لەگەڵەوەشە بەڕاستی توانای خۆیان بەکاربێنن چونکە ئەونا بابەتمان هەیە کە بە سەدان فۆتۆگرافەر تەواو ناکرێت باشە لە پاشان پێم خۆش بوو ئەمنیش وەکو توانای خۆم وەکو ئەزمموی خۆم وەکو ئەو پێداویستی و کارێک کە هەما هیچم کەمتر نیە لە فۆتۆگرافەرەکانی ئەو وڵاتانە بۆیە منیش حەزم کردو بڵێم ئێمەش هەین و ئێمەش کاری تیاکەین هەرچەنە لەناو خۆی کوردستانە من وەکو فرۆشتنی کارەکانیشم کە حەزم کردو ببێ بە کللتورێک فۆتۆی کوردستان هەڵبواسرێ لە شوێنە گشتیەکان لە بری ئەوەی کە وێنەیەک لە وڵاتێکی ترەوە بکردرێ و بهێنرێ یاخۆ وێنەی شارێک وڵاتێکی تر هەڵبواسرێ چەنەها کارمان هەیە کە بەڕاستی چەنە خەڵاتی وەرگرتووە لە پێشبڕشی وڵاتانی ترە حەزم کردووە کارەکانی ئێمە هەڵبواسرێ و چەنەها کاریشم کردو سپاس بەخۆک و خۆبەخشی وەکو پێشانگە بەوانەی کە دڵخۆشم کارمان کرد بۆ خەستەخانەی هیوە کە کۆمەڵێک فۆتۆی سروشت و ژیانی کێویمان لەوێ هەڵواسی بۆ نەخۆشان کە بۆ من دڵخۆشم و پێم خۆشە لەم داهاتوۆیە داهاتوێکی نزیکە ئەپدەیتی کەمەوە فۆتۆکان بگۆڕم لە پاشان وەکو ڕۆژمێر بە ڕۆژمێر دروستم کردووە فۆتۆکانی کوردستان بەڵامی تر ئەوەیە وردە تا خەڵک لێ دەکرێت پێچێ ئەوە تا چۆن لەگەڵەوەی کە فۆتۆکانت بفرۆشیتەوە پێم خۆشە لەبەر ئەوەی بە فۆتۆی کوردستان ێزانم ینی ڕاستە من وەسیلەیەکم بۆ گواستنەوەی ئەو وێنەیە بەڵام لە کۆتاییەکی کوردستانە و مڵکی کوردستانە پێم خۆشەیانی هۆکاریش بووین بۆ ئەوەی کە زۆر ناوچەی گەشتیاری کە خەڵک نەیزانیوە بگوازینەوە و ئێستا چەنەها گەشتیار و سەردانیکرد سەردانیەکەن کە لە ڕابردووە بەڕاستی خەڵک نەیەزانی شوێنەکە کوێ و لە گوند نشینەکانمانە پرسی نیانەزانی شوێنەکە کوێ تاوەی کە بە درۆن و بە گەڕانی زۆر ئەنجا ئەمەتوانیمانە شوێنەکە بدۆزینەوە و فۆتۆی تۆ مارکەین و بڵاویکەینەوە و بچێتە ناو خەڵک و سەردانی بکە زۆر ڕاستەماوەک پێشێستا هەنێک ڤیدۆ فۆتۆم بینی لە ئینستاگرام کە هەم باوەڕمان ناکرد کە ئەمە کوردستان بێ بەڵام ها بە خۆشحاڵی و نووسرا بۆ ئەمە کوردستانە و فڵان شوێنە ئیشێکی زۆر باشە بزانم وەکو فۆتۆگرافەرێک و بۆ نمونە لەگەڵ هاوڕە و هاوکارەکانت مەسەڵەن بیرتان لەوە نەکردوێتەوە بۆ نمونە لە قوتابخانەکانە ئەو باست کرد لە نەخۆشخانەی هیوا بە خۆشحاڵیەوە کە چەند فۆتۆیەکتان هەڵواسی و بۆ نمونە لە هۆتێلە گەورەکانە لەو شوێنانی کە زیاتر بۆ نمونە خەڵکی بیانی ڕووی تێئەکە هەنێک فۆتۆ ینی وەکو مەسەڵەن وەکو خۆبەخشیەکیش بێ ئەگەر نەکڕێتەوە هەڵی واسم بۆی زیاتر سروشتەکە بناسێنرێ خۆی بەڕاستی بیرۆکەیەکی جوانە بەڵام لێرایە کێشە هەیە مەسەڵەن من وەکو گەنجێک وەکو با بڵێن خاوەن خێزان قورسە تۆ کە گەشتێکەکەی کۆمەڵێک ینی پێداویستی سەرفەکەی پارە سەرفەکەی سەرح بڵێم ناخۆشە بەڕاستی بە هەدیە یاخود بە شێوازێک کە پێویست ناکە بدرێتە ئەو شوێنانە لە کاتێکە ئەوان ئەچن کۆمەڵک پارەی زۆر ئێن بە وێنەی وڵاتانی تر منە حەزەکەمەوە بڵێم ینی بەڕاستی وەکو سەپۆرتکردن ئەبێ سەپۆرت بکرین ئێمە لەبری ئەوەی کە سەرکوت کرین ڕێگریمان لێ بکرێت چونکە کارەکانی ئێمە دەرخەری نیشتیمانێکە دەرخەری کللتوری نیشتیمانێکە تێگەیشتنی میلەتی ناو نیشتیمانێکە ئەگەر ئێمە وێنەی پڵنگێکم دەست بکەوێ من کە لە با بڵێن لەو شاخانە بیگرم ئەوەی من پێم خۆشە دڵنیام ئەبێ میلەتەکە پێی خۆش بێت چکۆمە سامانە ئەمە هۆکارێکە بۆ ڕاکێشانی گەشتیار ینی من شخصی خۆم لەگەڵ هاوڕێکانمە دڵخۆشم بۆی کە گەشتیارێکی زۆرمان هێناوەتە کوردستانەوە بەڵام کەس پێی نەزانیوە کە ئێمە هۆکار بین بۆ گواستنەوەی ئەو شوێنانە بەزیترەوەیە نازانم بەڕاستی من بەکوێ بڵێم چونکە ئەبێ کەسێکە بێ لە پشتیەوەی کە پشتیوانی ئێمە بکە نازانم کێ ئیتر لایەنی ژینگەیە یاخود گەشت و گوزارە بۆیە پێم خۆش نییە بە بەلاش شوێنەکانم بەم بە هیچ کەسێک حەقی خۆشەوەت بەدڵنیاییەوە بزانم باسی ئەوت کرد فۆتۆکان زیاتر لە ڕێگەی ئینستاگرامەوە
پیشانمان ئەیت بزانم تا چۆن لەگەڵ ئەوەی کە وێنەکان لە ڕێگەی پێشانگای شێوەکاری و یاخود بە پێشانگای فۆتۆگرافەری تۆ پیشانیان بێ لەبەر تۆ دەستێکی باشیشت هەیە لە شێوەکاریە بەشتر باست کرد بزانم تا چۆن لەگەڵ ئەوەی کە مثلا لە پێشانگاکانە کارەکانت نمایش بکەیت و تا ئێستا چەند بەشداری چەند پێشانگات کردووە پێشانگاکان تایبەت بوون بە خۆت یاخود لەگەڵ چەند هاوکارێکدا پێشانگاکەتان بەڕێوە بردووە بەڵێ هەڵبەتە وەکو پێشانگا من چەند پێشانگایەکم بەشداری کردووە و بە تایبەتیش ئەتوانم بڵێم کە بەردەوام بووە بە تایبەت ئەوەی خەسخانەی هیوایە کە پێشانگایشی حسابکە چەند ساڵەیە بەردەوام هەموو ڕۆژێ لەگەڵەوە شا بەشداری پێشانگام کردووە لە وڵاتی هیندستان لە ئێران ئەنجا لە ناوخۆی کوردستانە کە ئەلحەمدولیلا تایە بۆ پلەی زۆر باشم دەزێناوە بوو لە هەندستان وێنەیەکی من لە سەرەتای پێشانگاکە دانرا بوو کە وێنەکانم بۆ هاتوتەوە جێگەی دڵخۆشی ئەوە هەرپژیت تەمە زۆر دڵیشم خۆش بووەوە بەڕاستی من نەمزانیە تاوەکو فۆتۆگرافەرە لە هەندستان بوو تەمە هەر لە ڕێی سۆشیال میدیاوە من ناسی بووم ئەگزیبیشنێکیان بڵاو کردەوە پێشانگایشیان بڵاو کردەوە منیش بوتم ئەتوانین ئێمەش بەشداری بکەین تیان بۆ ناقیچێکە خۆشحاڵە بین وێنەکانم بۆ ناردن ئەوانیش دانەیەکیان هەڵبژارد بوو تەمە هەر فۆتۆگرافەر و دانەیەکی هەڵبژێردرا بوو هیچێکم لەو فۆتۆگرافەرە کوردانەی کە باوەڕەکەم هەر خۆم بووم وەکو کورد کە وێنەکەم لە سەرەتای پێشانگاکەیە بووە وەکو پێشانگای کوردستانیش پێم خۆشەکە لە داهاتووە پێشانگایکی تایبەت بکەمەوە بۆ کارانەی کە بڵاوم نەکردوێتەوە چونکە کۆمەڵێک کارێکم هەیە کە بەڕاستی ئەو نەتایبەتن ینی پێم گوناحەبی جاربی خەمە سۆشیال میدیاوە حەزەکەم کە بینەر هات نەیبینێ بێ ئەو کارە باش ینی ئەو وێنە جوانانی کە لە ئینستاگرامدا ناوەیانی لەوە جوانترێژەیە دەست خۆش بزانم باسی ئەوەت کرد کە چەند هاوڕێکت لە وڵاتی ئێران و لە هندستان ئەوانە بزانم پەیوەندیت چۆنە لەگەڵ فۆتۆگرافەرانی ناوخۆی خۆمان و بە تایبەتریش لەگەڵ ئەوانەی دەرەوە و تا چەند گرنگە ئەم پەیوەندیە دروست ببێت بە تایبەت وەکو فۆتۆگرافەرێک زۆر ڕاستە ئەڵبەتە ناساندنی کللتور یاخود نیشتیمان کە ئێمە وەکو کورد ئەتوانم بڵێم بۆ زۆر وڵاتەکان تازەین بەڕاستی ینی ئەوان نازان کللتوری ئێمە چۆنە ئەوان نازانن تێگەیشتنی ئێمە چۆنە لە ژیانە لە مەملەکەتەیە با بڵێن فۆتۆگرافەر هۆکارێکە بۆ گواستنەوەی ئەو بابەتانە و ینی یەک فۆتۆ ئەتوانێت کتێبێک لە نووسین باس بکە بەڕاستی وەکو پەیوەندیش وەڵا پەیوەندیم باشە بەگشتی لە ناو خۆیان پەیوەندیم باشە ینی ئەو نەیتوانی بێتم لە ڕێی سۆشیال میدیاوە هەواڵپرسینم کردووە دەستخۆشیم لێ کردوم بۆ کارەکانیان لەگەڵەوانی دەرەوەشە بە هەمان شێوە پەیوەندیم هەیە تایەتی کە بەڕاستی دەستخۆشی لێ کردوم ئەم وێنانم بەدەستێناوە باسیەوەی کردووە کە کوردستان چۆنە ئێرە کوێیە ئەم شوێنە کوێن تۆ وێنانت لێ گرتووە ئێمە چۆن نەتوانین سەردانی بکەین کە باسم کردو ئێمە لەم عێراقیین کە عێراقێکی هەمووی شەڕ بووە بەڵام ئێرە پارێزراوە ئێرە نیشتیمانێکی ئامینە با بڵین ئەمانە ڕوویاوە بەرکەوتانم هەبووە ئەو تا ئێستاش هەر بەردەوامین مەسەلەن ڤیددیوێک بڵاوەکەمانە پێمەڵێنەوە باسی چیەکەی کە فێرکاری فۆتۆگرافیە یاخود بەدەزێنانی شتێکە بۆیە ناچارم ئێستا وام لێ کردووە کە ڤیددیۆکانیش سەبتایتڵی ئینگلیزی بۆ بکەم بۆی ئەوانیش لێم تێبگەن ئەنی سوپاس بخوا کارەکانم بە شێوازێک کردووە کە ئاستێکی بەرزی هەبێ من هەموو جارێگەڵەمەڵم ئینسان کە خۆی ماندوو ئەکا بە دەستکەوتەکەی گەورە بەدڵنیاییەوە بزانم پێم خۆشە لە دوپرسیارە باسێکی ئەوم بۆ بکەیتە باسێکی کوالەتیم بۆ بکەی کوالەتی وێنە و بۆ نمونە ئەمریکی کامێرای باش کە تا چەند گرنگە ئەمە بۆ نمونەی لە ئێستا ئەبینین زۆر کەزەیە لە من ئەتوانم تەنها بە مۆبایلەکەم چەندین وێنەی جوان بگرم و بینی وشمانە وێنەی جوانیشی کردۆ بزانم تا چەند گرنگە کە تۆ بتوێ کوالەتێکی باشت هەبێ تا چەند گرنگە کە کامێرایەکی باشت هەبێت کە لێنزێکی باشت هەبێت هەڵبەتە سەرەتاوتم وەسایلەکان زۆرن کە هەموو کەسە بتوانێت بیکڕێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە خودی فۆتۆگرافەرەکە خۆیەتی کە چۆن نتوانێت بەکاری بێنێ چەندەها فۆتۆگرافەر هەیە کە لە ڕێی مۆبایلەکەیەوە دنیای ستۆری و فۆتۆی گواستوەتەوانێ ئەمە ئەکەوێتەوە سەر فۆتۆگرافەرەکە خۆی وەکو ئەگەر کەسەکە بێ پرۆفیشناڵ بێ پێداویستیەکان بەڕاستی گرانە ینی پارێکی خەیاڵی ئەوێ کە ئەتوانم بڵێم تێچووی چەندەهاش بابەتی ترە من لە ماوەی ڕابردووە کۆرسێکم کردەوە کۆرسێکی فۆتۆگرافی ینی هەمویان حەزیانە کرد کە کامێرای گران بکڕن
بەڵام من پێشیان کەوتم وتم من بە کامێرایەکی زۆر سەرەتایی و دەسم پێ کرد و ئەزمموی چەنەها کامێرای ترم کرد چەنەها لێنزی ترم کرد گرنگترین شت لە فۆتۆگرافی و لە کاری فۆتۆگرافیا لێنزەکەتە ئەوە هیچ کە خۆت ئەبێ کەسێکی بە ئەزممو بی کەسێک بی کە بزانی چۆن لەگەڵ کامێرا و جەوەکەیە خۆ دەگونجێنی ئیتر بووکو زاوایەکە ڕسمی خواردنێکە با بڵین کارێکی ڕۆژنامەوانیە گرنگترین شتێت تۆ فۆتۆ کامێراکەت بەدەستەوێت تۆ فۆتۆکاگری لە پاشان کامێراکەت بە شێوازێک بێ ینی ئەگەر توانایەکی بۆ شێوازت نەبێ بە حەدی وەسەد بێ بەڵام لێنزەکەت زۆر گرنگە ئێستا وای لێ هاتۆ موبایل کە سێنسەرێکی زۆر بچووکی هەیە ڕاستە کوالیتی بەرز کراوەتۆ لە ڕێی AI و لە ڕێی هەنێک سیستەمەوە بەڵام بە هیچ جۆرە ناگا بە کامێرە هەرتاموچێژێکی تایبەتی خۆی هەیە گومانیانی تۆ موبایلێک سێنسەری کامێرە کە کاتێک وێنێ ئەگوازێتەوە ڕووناکیە گوازێتەوەی کا بوێنە بەقەدەر نیوەی شاشی موبایلێکە بێت ینی چۆن ئەتوانیم مقارنەیە بکەیت بۆیە بە هیچ جۆرە موبایل ناچێتە مستەوای کامێراوە بەڵام ئەوەیە وەسایلێکە بۆ گواستنەوە ئەویش ینی وەسایلێکە کاموو کەسێک دەتوانێت کاری فۆتۆ بگوازێتەوە ویدیۆ پێ بگوازێتەوە بەڵام وەکو کوالێتی گومانیتیانەی کابێ کامێرە بێ ئەبێ لێنز بێ و ئەگە تا کوالەتیشی بەرزتر بێ گرانترە و باشترە بەتەکیید کاکە ڕاوێژ من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم سوپاس دەکەم بۆی ئەمڕۆ لە ئێواری سلێمانی میوان بوویت سوپاس بۆ ئەو زانیاری و تێبینیانی لەسەر کاری فۆتۆگرافەری بە ئێمە پێشکەش کرد من شتێکی ئەوتۆم نەماوە گەر خۆت حەز بکەی لە کۆتاییە شتێکمان بۆ باسکەی هەر بژیت تەڵەن زۆر سوپاس بۆ دیمانێ پێم خۆش بوو لەبەرەوەی کارەکەی من و بابڵێ وەکو خاوەن پێداویستێکیش کە لە کوردستانە منم کارانەکەم پێویستی بە سەپۆرتە کە من الحەمدولیلا تا ئێستا هێناومە بەڵام ئەگەر تەمۆحی زیاترم هەیە من ئەبێت سەپۆرت بکرێم لەو ڕۆی تریشەوە کە فۆتۆگرافەرانی تریەنان بوارەوە تکایە باژینگە دۆز بن فۆتۆکە نەگرن و دوایەوە کاری تر بکەن و شوێنەکانیش با بەڕاوچیەکانمان نەڵێن کاری ڕاوکردن کارێکە ئەتوانم بڵێم هەر لە دێر زەمانەوە هەبووە بەڵام با لە قڕکردن بۆستین با لە ناوبردن بۆستین ینی ئەمە هیچ چێژێکی تیانە تەنانەت زەرێکە کە مناڵەکان وەچەکانمان باجەکەی ئێن چکۆمانە سامانێکە کە لە ناوچوو دروستبوونەوەی دەگمەن دووبارە زۆر سپاس بۆ کاکراوێژ عوسمان کە بەڕێزیان فۆتۆگرافەر بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر بەشێک لە وردەکاریەکانی کاری فۆتۆگرافەری تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ